ئەو کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، زۆر خوشحاڵم بۆ جارێکی تر لە خزمەتتانام لە بەرنامەیەکی تری دیالۆگدا. ئازیزان، لە ماوەی هەفتەی ڕابردوودا چەند ڕووداوی گرنگ ڕوویدا. ئەم ڕووداوانە زۆر جێگەی خۆیەتی لە سەری قسە و باس بکرێ، هەر بۆ بۆنەوە داوامان کردووە لە کاک ئەحمەد ئەسکەندەری، هەڵسوڕاوی سیاسی و هەروەها زانا و لە بابەت مەسایلی کۆمەڵایەتی و سیاسی کە بەشداری ئەم بەرنامەیە بێت. کاک ئەحمەد گیان بەخێر بی بۆ بەرنامەی دیالۆگ. زۆر سپاس ڕایسلااو بۆ ئێوە بۆ بینەرانی بەڕێز. کاک ئەحمەد با لەوەی وا تازە ڕووی داوەوە دەست پێ بکەین. عەبدولحەسەنی بەنی سەدر یەکەمین سەرۆکۆماری ئێران دوێنێ مرد. پێم خۆشە دەوری عەبدولحەسەنی بەنی سەدر لەسەر مەسەلەی کوردستان و باسێ بکرێت و هەروەها کاردانەوەی مردنەکەیشی تۆزی قسەی لەسەر بکەین. عەبدولحەسەنی بەنی سەدر چێ بوو؟ بەنی سەدر یەکێ لەو ئەگەر پێی بڵێن ڕووناکبیر، من تۆزێ بەلامەوە زەحمەتە بە کەسی وا بڵێم ڕووناکبیر چۆن چووە دەسەڵاتەوە، بەڵام یەکێ لە خوێندەوارە کانی ڕەوتی ئیسلامی بوو لە ئێران کە لە بنەماڵێکی ئیسلامی بوو تەبعەن کە زۆر زوو کەوتە ناوکاری سیاسی و چوو بۆ فەڕەنسا و لە دکتۆرای وەرگرت و چالاکی سیاسی بوو. لەگەڵ ڕووداوەکانی ڕاپەڕینی ئێران لە دژی ڕژیمی شا زۆر زوو ئەو لەگەڵ ڕەوتی خومینی کەوت و نزیکایەتێکی ئەجگار زۆری پیاکرد لەگەڵ خومینیە. قسەزان بوو، فەلسفەی خوێندە بوو، شتی ئەزانی و وەک بە فارسی دەڵێن سخەنڕان بوو. ئەمانە وای کرده بوو کە خومینی تەواو لێ چوو بووە دڵیەوە لێی نزیک بوو و بە بۆچوونی من هێشتا بە تەواوی دیار نییە خومینی چۆن بوو چوو بۆ پاریس و لە پاریسەوە گەڕاوە، بەڵام ئیتر هەر چۆنێ بێ ئەویش ڕۆڵی هەبوو لەگەڵ کەسانی وەکو قوتوبزادە و چەمران و یەزدی و ئەوانە، و گەڕانەوەیشی بۆ فڕۆکە گەڕایەوە بۆ تاران کە خومینی هاتەوە بۆ تاران، کە گەڕاوە کردیانە چووە ناو شۆرای ئینقلاب کە باڵاترین دەسەڵات بوو. دوای ئەوە ئیتر چووە ناو یعنی یەکەم هەڵبژاردن کە کرا بۆ سەرۆککۆماری ئێران بوو بە یەکەم سەرۆککۆماری لە ئێران لە کۆماری ئیسلامیە. وەختی خۆی ئێمە لە کوردستان دەنگمان پێ نەدا، پێمان وتمان کە ئەو ڕێی جمهوری خەڵکی نییە و بەکاری خەڵک نایە ئەوانە. جا لە لای ڕژیم هەتا ساڵی 1970 هەتاوەکوونێ کۆتایی بەهاری 1360 ئێران زۆر خۆشەویست بوو، بەڵام وەک دەگێڕنەوە خومینی هێندێک پێشنهادی پێکردبوو کە قبوڵی نەکرد و ئەمایتر نایارەکانی بەدوایەوە بوو کە بیکوژن. ئەوە بوو کە لەبەرەوە لەگەڵ ئەرتەشا بوو بە بوونەی شەڕی ئێران و عێراقەوە خومینی کاری سەیری کرد، دەسەڵاتی ئەرتەشی ئێرانیدا دەسی بوو بە فەرماندەی کولی قواوەک بە فارسی دەڵێن و ڕۆڵێکی زۆری هەبوو بۆ ئەوە کە ئەرتەش بێنێتە پێشەوە، بەڵام جەماعەتێکی زۆر کە سوپای پاسدارانیان دروست کرد بوو بەلایەنەوە گرنگ بوو کە هێزێکی ئیدۆلۆژیک لەوێ ڕۆڵ ببینێ، وایان کرد کە جێپیان لەق کرد و تۆزێکی ماوە بیکوژن. سەرنجام بە فڕۆکەیەک لەگەڵ سەرۆکی مجاهدین مەسعود ڕەزی و ڕایان کراتن بۆ فەرەنسا. گرنگەکەی ئەوە بوو کە خومینی خۆی و دەسەڵات لەوێ ئەویان پێ بۆ مهم بوو و هەر ئەوەش وای کرد کە لە یەکەم هەیئەتێک کە هاتن لە تارانەوە بۆ کوردستان نەورۆزی خوێناوی ساڵی 1359 ئەویشیان لەگەڵ بوو و شتی سیر ئەگەڕێتەوە لە کتێبێکی نووسیوە، کتێبی بیرەوەریەکانی درۆیەکی سەیری کردووە بە زوان مامۆستا عیزەدینەوە و شتێکە گەڕێتەوە کە ئەگەر خۆی و مامۆستا بوایەتن مەسەرەن یا خۆی و مامۆستا لەگەڵ تاڵەقانی لە ژوورێکا بوایەتن دەکرا بڵێ ئەوە ئەو سێ کەسە بوون تەنها ئەلان هیچ کامیان نەماون، تەنها بەنی سەدر مابوو، بەڵام لەبەر ئەوە هیچ کۆبوونەوەی وانە بوو خەڵکی تری لە ژوورەکەدا بوون درۆی سەیری کردووە
لە بەرخوردی توندی هەیەتەکە بە مامۆستا عیزەدین و سوکایەتی ئەکات بە مامۆستایش و بە کوردستانیش لەسەر کوردستان بەگشتی کابرایەک بوو کە یەک ناسیۆنالیستی تۆخی ئێرانی بوو لەگەڵەوە کە موسڵمان بوو و کێشەیەکیش هەیە لە دوێنێەوە کە مردووە خەڵکانێکی زۆر وەسفی ئەەکەن و چەپڵی بۆ لێدەن و ڕێزی لێگرن بەڵام سیر لەوەدایە کە من گوێم لە چەند کەسێک بوو هێندێکیان ئەڵێن کە ویلایەتی فەقیه کە لە ئێران دامەزرایکی لەو کەسانە بوو کە یەکەم جار ئیمزای کرد کە ویلایەتی فەقیه لە قانونی ئەساسی ئێراندا ببێ و کەسێکی تر کە دەڵێ پرۆتۆکۆلی گفتوگۆکانی مەجلیسی خبرەکانم خوێندووەتەوە و زۆر بە دڵنیاییەوە قسەیە کرد دەکوت شتیوان نەبووە بە هەر حاڵ هەچۆنێ بوو بێ کابرایەک بوو کە داپلۆسێنەر بوو کابرایەک بوو کە ئەگەر ئەویش ببووە دەسەڵات بێش ببووە بمایەتەوە دیکتاتۆریەکەی هەر بە شێوەیەکی تر ئیدامەیە بوو لەسەر کوردستان دووسێ خاڵی بچووکی تریش هەیە یەکیان کە ینی بچووکیش نییە یەکیان ئەوەیە کە ئەگەر شەڕی دووەم دەستی پێکرد لە کوردستان لە نەورۆزی 1970 ینی 1300 ببوورە 1359 ئەو وەختە کە شەڕ دەستی پێکرد بەنیسەدر سەیر ستونەکەی هێنا و ستونەکە هات بەرەو سنە و ئیتر ستونێکی ئەرتەش وتیان دێ بۆ ئەوێ هەر بەردەوامە و چەکەکانتان دابنێن و ئێوە دەبێت تەسلیم بن و فلان و ئەوانە فەرمانێکی دا وتی کە بە ئەرتەشی دەستورە دەم کە تا پۆتینەکانیان دا نەکەنن هەتا وەک بە فارسی خۆی وتی ئەم غائلەی کوردستان تەواو بکەن جەسەیرەوە و دوایی چەندین جار ئینکاری کرد دێک دوام نەوتووە ئەسقەزا دوێنێ تەلەڤیزیۆنەکان دەقی قسەکانی خۆیان بڵاو کردەوە کەوا ئەڵێ وای وتووە لە سیر ئەوەیە من لە نووسینی کتێبەکەمە لە بەرگی دووەمیە ئاماژەم بە شتەیە کردووە بەنی سەدر لە ڕۆژنامەی ئیتلاعاتی ڕۆژی 25 ئوردیبێشت 25 گوڵانی 1359 لەگەڵ رادیۆ تەلەڤیزیۆنی ئێران قسەیەکی کردووە ڕۆژنامەی ئیتلاعات نووسیوێتی ئەڵێ ئەم بەیانیە لە ئەمریکاوە کەسێکی زۆر نزیک تەلەیفۆنی بۆ کردم کە 97 کەسیان لە ئەمریکاوە ناردووە دوو هەلیکۆپتەریش چەکاتووە لە منتەقەی نامبەختیاری دابەزیەوە بۆ کوردستان و خەریکن ئەوە گەڵاڵەی ئاژاوەنانەوە لە منتەقەیەکی لە شارەکانی ئێران دەست پێ دەکەن وها بە دڵنیاییەوە قساکە کە بە درێژایی ئێستاشی لەگەڵ بێ ئەم 42 ساڵی ڕابردووە یەک دانە چەک یەک دانە بەشەریان نەدۆزیەوە ئەمانە کە وێنەیەکی لێ بگرن کە بڵێن ئەوەیە بەڵام تۆ کابراایەک بی دکتۆرات لە فەڕەنسا وەرگرتە بێ ئەو هەموو شارەزایت ببێ دنیات دیبێ سیاسەتی دنیات دیبێ ئاوا درۆ بکەی کەنانە دەگە تەلەفۆنیشیان لێ کرد بێت بەبێ ئەوەی مەسەلەن چێکی بکەی کە ئایا خشتی وا ئەبێ لەکوێ دابەزیوە نەتاندی بینیتان ئەوەش خاڵێکیان بوو لە جێگایەکی ترە کە بەنیسە دەردێتە ژوورەوە لە مەسلەی کوردستانە مەسلەی گەڵاڵەی شەشمادەیی حزبی دموکراتە کۆنگرەی چواری حزبی دموکرات کە گیرا لە زمسانی هەر ئەو ساڵە لە کۆنگرەکەدا ئەو بوو کە لایەنگرانی کۆنگرەی چوار دروست بووانە لە ناو حزبی دموکراتە بیرۆکەیە کاتە پێشەوە کە گفتوگۆ بکەین لەگەڵ جمهوری ئیسلامیە لە دەرەوەی هەیەتی نمایندگی خەڵکی کورد بۆیە هەیەتێکیان نات بۆ تاران بۆ لای بەنی سەدر و قسەیان لەگەڵ کرد مامۆستا عەبدوڵای حەسەنزادە لە کتێبەکەی ئەڵێ چوین بۆ لای کەسەکانیشی نووسیوە ئەڵێ پێویستین باشە ئەم قسانەیەوە زۆر باشە بەڵام بینووسن ئەڵێ ژوورێکیان پێداین چوین لەو ژوورە نووسیمان و بوو بەم شەش خاڵیەی کە تەرحی شەشمادەیی حزبی دموکرات جا کە دایان بەوان فروهەر و ئەمانەیش خودی بەنیسەدیش لە کۆتایی شەڕەکەی سنەیشە ئەڵەیە کە تەرحێکیان هێنا شەشمادەیی ئاڵوگۆڕی تیاکرا ئاغای فروهەر وای لێ کرد و چی بوو ئەوانە دانراوە و ئێمە لەسەر ئەساسی ئەوە بەرنامەکەی خۆمانەوەی نەپێشەوە ئەمە لە وەختێکا بوو کە شارەکان بۆمبارانەکرا پێشمەرگەی حزبی دموکرات و کۆمەڵە و حێزەکانی تر ئەکوژران لە شارەکانە ماڵوێرانیان دروست کردووە تاخر بە هەر حاڵ ئەمە ئیدامەی بوویتر وەختی خۆشی هاتە دەرەوە
کە چووە پاریس ئەمجار لە پاریسیش سیرەکە لەوەدا بوو کە وەختە شۆرای ملی مقاومەت دروست بوو ئەو کەسێکی گرنگ بوو و حیزبی دموکرات چووە ناو شۆرای ملی مقاومەتەوە کە بەڵام ئیتر لە شۆرای ملی مقاومەت ئەوە بوو کە حزبی دموکرات دوای بۆی دەرکەوت کە ئەمە ئەو جێگان نییە و ئەمە ناتوانێت جوابی خواستەکانی گەلی کورد باتەوە و ئەوە بوو حزبی دموکرات هاتە دەرەوە بەڵام پێش هاتنە دەرەوە حزبی دموکرات بەنیسە دەهاتە دەرەوە بۆچی لەبەر خاتریەوە کە مەسعودی ڕەجەوی لەگەڵ تارق عەزیز کە وەزیری دەرەوەی عێراق بوو گەرمەی شەڕی ئێران و عێراق بوو لەگەڵی دانیشتن و ئیتە قسەیان کرد و وتی من قبوڵی ناکەم و ئەوانە خاکێمەیان داگیر کردە و چۆن لەگەڵیان ناقساکەیت ئەوە زۆر بە خێرایی و زۆر بە پەلە کورتەیەک لە شتەکە بوو بەڵام بەڕاستی بەلامەوە سیر بوو من دوێنێ هێندێک کەسم گوێ لێ بوو جاز خەزانەوە لەسەرەوە قسە بکەین کاک ئەحمەد ئێمە دوێنێ چامان لە کاردانەوەی بڕێک لە هێزە سیاسیەکان بەتایبەت لە کوردستان کرد دیارە لەو شەرایەتە کە دەستەبەندی های جۆرەوە زۆر دروستەکرێت زۆر هێز ئەکەونە لای سەڵتەنەت تەلەب و نازانم جەرایاناتی لیبرال لەلایەکە و جەماعەتێکی کەش بەنەوەی وەختی خۆی سەردەمی خۆی لە شۆرای ملی مقاومەت تا دیسان هەر تووشی ئەوە وەسوسە بووبوون ئایا هەر بەرمەبنای ئەمە بۆ دژی حکوومەتی ئێستەی کۆماری ئیسلامی نەکرێ وەکو کەسێکی نەیاری کۆماری ئیسلامی حسابیان لەسەر بکرێەوە بۆ مردنەکەی کەسێکی وەکو بەنیسە دراوە ئەوە ئینسان ناڕەحەت بێت و پەیامی سەرخۆشی بنێرێت و ئەوە چێن ئەتوانێت لەسەر هاوڕێزی ناو بەتایبەت لە کوردستانە تاسیر دابنێت تەبعەنەوە دێتەوە سەر بە پلەی یەکەم دێتە سەر سەرکردایەتی حیزب و لایەنەکان و پلەی دووەمیش تەبعەن کۆمیتەی ناوەندی ئەو ڕێکخراوە کە چۆنیان بیر کردووەتەوە و چۆنی لێک بدەنەوە من یەک شتی تریش بڵێم لەسەر بەنیسە قسە زۆر هەیە خاڵێکی کە تر بەرامبەر لەسەر بەنیسەدر هەیە دادگای میکۆنۆسە وەختێکە دکتۆر سادقی شەریف کەندی و ئەوان تێرۆر کران لە ئاڵمان دادگای ئاڵمان پێویستی بە بەڵگە بوو و ئەو کەسەی کە بەڵگەیەکی زۆر گرنگی بد بۆ دادگای ئاڵمان بەڕاستی بەنیسەدر بوو لە ڕێگای لەبەرەوە دەسەڵاتی بوو لەبەرەوە پەیوەندی ئێجگار زۆری بوو لەگەڵ قوم و تاران و لە ناو دەسەڵات و ئەوانە ئەوە کەسێکیان بر کە پێی دەڵێن شاهدی ABC ئینگلیسی بینێک ناوەکەی نهێنی بوو ئەوە زۆر ڕۆڵی هەبوو لە محکومکردنی یعنی لە کۆتایی دادگاکەی میکۆنۆسا و لەوەی کە کۆماری ئیسلامی محکوم کرا ئایا ئەمە ئەبێ وەکو ئەوە دایبنێ کە ئەمە ئیمتیازێکە داوێتی بەگەلی کورد یان ئەوەی کە تۆ هاتووی دەرەکردی تۆ دەکی ماوە بتکوژن لە تاران هاتووی هەڵاتی گەیشتیتە پاریس و تەبعەن هەرچێ لە دەست و هیچیشیان پێوە نەهێشتی ینی ئەوەندەیان سوکایەتی پێکردووی لە ڕادیۆ و ڕۆژنامە و تلویزیۆن و بیرەوەری و لە هەموو شتێکە تەبعەن وەختێکە دەرفەتێک هەڵەکەوێ لەم دەرفەکەتە کەڵک وەرەگری بۆ ئەو بڵێ ئەوانەی کە منیان دەرکرد ئەوانەی کە دوای من بەدەسەڵات گەیشتون جەماعەتی تێرۆریستن وەک ڕەفسەنجانی و خامنەی و ئەوانی تر ئەمە نابێ وەکو زۆر ئیمتیازێکی عجایب حسابی بکەیت و دای بنێ بۆ ئەوەکە ئەمە کۆمەک نییە بە گەلی کورد ئەمە لە ئەسەری ئەوەیە کە تۆ خەریکی کارێکی تری لە نەتیجەی ئەو کاری تووە دیارە محکوم ئەکرێت تەرۆریستەکانی تەرۆریستی بکوژانی ڕێبەرانی کورد لە ئەڵمانیش محکوم کراون من پێم وایە دەبێت جیا بکرێتەوە دەکرا و دەکرێ ئێستاش دەکرا ئەو بەشە لە ژیانی ئەو کارەکە کردی ئەمانە باس بکرێ بەڵام من پێم وایە تاوانەکانی ئەو نەگەورە بوو و ئەوەی کە بەرامبەر بە گەلی کورد کردی ئەوەندە گەورە بوو ئەوەندە دڕندانە بوو وەختێک کە فەرماندەی هێزەکانی ئەرتەشی ئێران بوو بۆیە هیچ ڕێگایەک نایڵێتەوە ڕاستەکەی بۆەوە کە ئیمتیازێکی پێ بدەیت و تەبعەن من لایەنگریەوەنی خۆ جنێوی پێ بدەیت بەڵام پێویستیش ناکە ئینسان دەبێت لەو مەسەلا ئەوە لە بەرچاو نەگری کە هێندێ دۆستی ئێستامان هێندێ لایەنی ئێستامان ئەمە بە ئیمتیازێدا بنێن نەخێر من پێم وایە دەبوو
هەموو لایەنەکانی بەرجەستە بکرێتەوە. بەڵێ زۆر سپاس. پێم وایە لەسەر ئەو باسە پێویست ناکات زیاتر قسە بکەین، بۆ خۆی مۆزوعەکەیش تاندازێ باس کرا. زۆر سپاس کاک ئەحمەدیان. مەسلەیەکی تر کە ئێستا مەسلەی ڕۆژە بەڕاستی ئەویشەوەیە کە بەداخەوە ئێمە شاهدی کوشتنی ژنان و کسانی لاوین لە ئاستی سەراسەری و بەتایبەت لە کوردستانیش. چەند شت پرسیارە بەڕاستی بۆ ئەمە لە کوردستان ڕوو ئەدات. ئایا ئەمە شتێکی حەقە لە کوردستان ڕووبدا؟ لە کوردستانێکا کە ئێمە هەچی جارە ئەڵێن کوردستان منتەقەیەکە تەحەزب یافتەیە، ئەحزاب لە دەوریان هەیە، نەقشیان هەیە، لەوێ هێزیان هەیە، خەڵک لایەنگری ئەو حزبانن و زۆر جاریش ئەو حزبانە تەئسیریان لەسەر ڕووداوەکانی کوردستان هەیە و ئەتوانن بەڕاستی بیان بێت. بۆ ئەم مەسەلە ڕووەدا ئێوە بۆ خۆتان یەکێک لە هەڵسوڕاوانی بواری ژنانن. پێم خۆشە بزانم ئەوە غەریب نییە بە نسبەت کوردستانەوە، کوردستانێکی ئاوا کە جێگەی شۆڕش و ئالەو بابەتانەوەیە کابرا هەستێت کچەکەی خۆی بکوژێ یا بیسووتێنێت. بڵێ وایە ینی زۆر زۆر جێگای داخەوە تەسەوری ئەوەی کە باوکێک کچەکەی خۆی بەو شێوەیە بکوژێ، یان تەسەوری ئەوەی کە برایەک نازانم پیاوێک لە دەوروبەر ئەو کارە بکات، هەمیشە بەلای منەوە زۆر زۆر سیر بووە بەڕاستی کە چۆن دەتوانن ئەو کارە بکەن. و ڕاستە دوای ئەم هەموو خەباتی سیاسی و باسکردن و میدیا و بەرجەستەکردنەوەی لایەنی جۆراوجۆری مافی ژنان ئەم ڕووداوە زۆر زۆر سەیرە، بەڵام بەداخەوە ڕووەدات. مەسەلەکە ئەوەیە کە سیستەمی پیاوسالاری و ئەو سیستمەی کە ژن بە شارۆوانێکی پلە دوو دانێ وەش ژن یا کەس لە ماڵەوە ئەکا بەوەی کە باوک و برا و پیاوەکانی بنەماڵە خاوەنی ئەوەن، و ئەمجار مەسلەی ناموسیش دێتە ناوە کە ناموسی ئەو ناموسی هەمومانە و نازانم ئەبێ بیپارێزین و بە واتای خۆیان. ئەگەر وای لێدێ تازەی تر ژنەکە لە ئینسانیەت خاڵیەکرێتەوە، یعنی ئینسان لەشی ژنەکان نامێنێتەوە، تۆکو ئینسانێک چاوی لێ ناکەی، وەکو شتێک چاوی لێەکەی کە ئەمە کەڵکێکی تایبەتی هەیە، کارێکی تایبەتی هەیە. ئەم کارەی ئەگەر جێبەجێ نەبوو یا ئەو جۆرە کە من پێم خۆشە جێبەجێ نەبوو تا فایدەی نییە، دەبێ فڕێدەی وەکو دەستگایە کە تۆ کڕیتە، وەک تەلویزیۆنێ، وەک تەلەفۆنێ، وەک نازانم ئۆتۆمبیلێ، شتێکی وا. بۆیە زۆر زۆر جێگای داخە. بەڵام حەزەکەم ئاماژە بە چەند شتێ بم. یەکەم ئەوەی کە ئەم کۆمەڵی پیاوسالاریە بەداخەوە لە هەموو دنیا هەیە. ئەم دیاردە تایبەتی کوردستان نییە، تایبەتی جارە لە هەموو ئێران هەیە، تایبەتی ئێرانیش نییە، لە هەموو ڕۆژهڵاتی ناوەڕاست، لە ئەفریقا، لە ئاسیا، لەکوێ و لە ئەوروپاش هەیە. تەبعەن نەوعەکەی فەرقەکە. لە ئەوروپا بە جۆرێکی تر، ینی ئەو توندوتیژیە بە جۆرێکی تر هەیە. بەڵام ینی هەر لەم شارە خانمێکەیە لە ستۆکۆلم، خانمێکی چالاکی بواری ژنان هەیە، فارسە ئێرانیە کە زۆر دەرەکەوێت لە تەلویزیۆنا و ئیتر ڕادیۆوانە قسەکە. مێردەکەی لە خیابانێکی ئەم شارە پارەیدا بە کەسێک پۆلی پێدا ئەسیدیان کرد بە دموچاویە، و ئەوەندەی من بزانم 22-4 لەوانەیە نزیکەی 25 ئەمەلیاتی کردووە لە دموچاویە و هێشتا نەیتوانیوەتەوە، ناتوانێت تازەی تر بگەڕێتەوە سەر بارودۆخەکەی خۆی. مەبەستمەوەیە کە ئەمە تایبەتمەندی بە جێگایەک نییە، بەڵام ئەوەی کە زۆر زۆر جێگای داخە ئەوەیە کە وەک ئێوەش باستان کرد لە کوردستانێکا کە بزوتنەوەیەکی سیاسی بووە و بە تایبەتی لەسەر مەسەلەی ژنان قسە زۆر کراوە، نەیتوانیوە ئەوەندە کارتێکردنی ببێ کە پێش بەم شتانە بگرێ. بەڵام ئەخر لایەکی تریشی هەیە، دەسەڵاتێ لەسەر کارە کە دەسەڵاتەکە هینێکی وا ناکات، بەرگریەکی وا ناکات، و لە کچەکە ناوی ڕۆمینا بوو لە شمالی ئێران کە لەگەڵ
کابراایکی خۆشەویستی خۆی ئەوان ڕایان کرد بە وتەی لای خۆمان ڕەدوو کەوت باوکی چوو هێنایەوە بۆ ماڵەوە و چوو چاوی کەوت بە پارێزەرێک و لە پارێزەرێکی پرسی بوو توی ئەرێگەر من کچەکەم کوژم تاوانم چییە و ئەویش پێی وتبوو تاوانەکەی چییە و هەر بالفعل چووە ماڵەوە بە داسێک سەری کچەکەی بڕی کوشتی ینی ئەوەش هەیە بەڵام بەڕاستی ئەمە دیاردەیەکی کۆمەڵایەتیە من لەگەڵ ئەوە نیم کە ئەگەر لە دەیەک وەکو ئەم بابەتە بووە یا هەر لەو شارش کە لە شمالی ئێران بووە ئەگەر لە دەیەک باوکێک کچەکەیە سووتێنە یا کچەکەیە کوژێ یا برایەک یا مامەیەک خێرا بەشە کۆمەڵایەتەکەمان لەبیر بچێتەوە و هەمووی بخێنە سەر کۆماری ئیسلامی ئێران وانە ئەم مەسەلەیەکە کە لە ناو کۆمەلگا ڕیشەی داکوتاوە تۆ ئەگە ئەم کچە لەوانەیە جاری وایە کچەکە دەستدرێژی ئەکرێتە سەری کە دەستدرێژی کرا سەری ئەم کچە قوربانی ئەم کچە ئەبێ باوکی دایکی برای باوشی پیا بکە و ڕێگایەکی پێنیشان بداوە پشتیوانی لێ بکە بۆ ئەوە کە ژیانی بەردەوام بێت و ئیدامە بدا ئەم پێچەوانەکەی بەداخەوە لە زۆر جێگا ئەبینرێ ئەمجار سەرچاوی زۆربەی ئەوانەیش ئەوەیە کە باوکەکە نایەڵێ کچەکە بە دڵی خۆی هاوسەرگیری بکە و هاوسەری خۆی هەڵبژێرێ ئەگەر بچینە ناو قوڵایی مەسئلەکەوە ئەتوانین زۆر شت بدۆزینەوە یەکەم بارودۆخی ئابووری ڕۆڵی هەیە بارودۆخی کۆمەڵایەتی کە چەندە پێشکەوتووە چەندێ دواکەوتووە ئەو بنەماڵە ئەو شوێنە ئێستا شار بێگوند بێ هەرچی بێ چەندە لە وڵاتەکەدا سیستمێکی وا هەیە کە ڕێگایان پێ بدا بە کچان و بە ژنان دەرکەون و پارێزگاری لە خۆیان بکەن و ئەمجارە چەندە هۆشیاری درابێت ئەمە زۆر زۆر گرنگە کە چەندە هۆشیاری درابێ بە پیاوەکان کە ڕۆڵی ژن لە کۆمەلگا چییە ڕۆڵی باوک چییە باوک خاوەنی مناڵەکەی نییە وەکو ئەوەی کە بڵێ ئەمە من تەلیفۆنێکم کڕیوە لە گیرفان مەم تەلیفۆنێکی خۆمە کچەکەی شەرواهی منە وانە ئەمە ئەندامێکی بنەماڵەکەیە ئینسانێکە هەموو ماف و ئازادی خۆی هەیە تۆ ئەگەر خۆشت بی و لێی نزیک بی ئەوە معلومە خۆ کچەکە بە تەواوی معناخۆ کچ هەمیشە وا بووە کچ هەمیشە کوڕی جوایە بەڵام کچ بە زیاتری زۆر زۆر وابەستەیە بە دایک بە باوک بە برا خۆشی ئەوێن و ئامادەشە هەموو فداکاریەکیشیان بۆ بکە ینی ئەگە ئەمانە بە پەنایەکەوەدا بنێ ئەوەک عەرزم کردی لەگەڵ ئەو سیستمە دواکەوتویە کە لە ئێرانیش هەیە هەموو ئەمانە دەسەدەن بەدەستیەکەوە بۆ ئەوە کارێکی لەونەوە بکەین بەڵام حەزەکەم شتێکی تریش بڵێم ئەوژەوەیە کە لایەنێکی تریش هەیە ئەم مەسەلە لایەنێکە ئەسقەزا لە کوردستان زۆر بەهێزە ئەویش لایەنی ژنانی پێشکەوتوو و بزوتنەوەی پێشکەوتن خواز و یەکسانی خواز و دژ بە توندوتیژیە ئێمە بینیمان لە شاری سنە خۆپیشاندان کرا وەنیە ژنانێک هاتن خۆپیشاندانیان کرد چوونە بەر دادگاکە داوایان کرد و پشتیوانی خۆیان بۆ کچەکە ڕاگەاند و دژایەتی خۆیان لەگەڵ باوکەکە ڕاگەاندووە ئەمە کارێکی ئاسان نییە ئەنی ئەو ژنانە کە ئەو کاریان کردووە بەڕاستی هەنگاوێکی زۆر زۆر گەورەیان ناوە چونکو لە کۆمەلگایەکە کە وەکو عەرزم کردی ئەو سیستمە کار ئەکاتووە ژنان شتێکی وانین لە کۆمەلگاکەداواڵە دەجا قەیناکە ئەگەر ئەو باوکی خۆیەتی بە ئێوە چی لێ گەڕەنچی کردووە بیکە کچان و ژنانێ بێنە دەرەوە بەرامبەر بەم توندوژی تیژە بوێستنەوە من پێم وایە ئەمە زۆر زۆر گرنگە و ئەمە نیشانەی پێشکەوتویی کۆمەلگای سنە شارەکە لە کارەکە لە سنەکرا پێشکەوتویی کۆمەلگای سنە پێشکەوتویی کۆمەلگای کوردستان و پێشکەوتویی ئەو کەسانن کە ئەمە وەک عەرزم کردی یعنی ئەم ساڵانەیە ساڵهایەکی ساڵەکە قسە کراوە سەمینار گیراوە کتێب نووسراوە نازانم باس کراوە لەسەر مافی ژنان و لەسەر ئەوانە بەڵامی تر ئەوەیە چی لەکەی تۆ لە جاری وایە کە لە کۆمەلگایەکی زۆر پێشکەوتویشە ئەگەر نەتوانی کارتێکردن بوێ لەسەر تاکەکان پیاوەکە بە هەرحاڵ ڕێگایەکە دۆزێتەوە لە ئوروپاش پیاوانی ئوروپایی نە لەسەر مەسەلەی ناموس ئەو جۆرەکە لێرە هەیە من نەمبیستووە لە ئوروپا ئەم هەموو کە لێکۆڵینەوەم کردو شتم خوێندوێتەوە
هێشتا نەمبیستووە باوکێکی ئوروپایی کچەکەی بکوژێ یا برایەک خۆشکەکەی بکوژێ لەسەر ئەوەی پەیوەندی بووە لەگەڵ کەسێکی ترە ئەوەم نەبیستووە بەڵام ئەزانم کە کەسێکە خۆشەویستی بووە کچەکە یا ژنەکە کە پێی خۆش بووە پەیوەندیەکە بچڕێنێ یان حەزی لە کەسێکی تر کردووە ویستێتی ئەم پەیوەندیە تێک بدا کوژراوە لەسەرەوە کابراوتێتی تۆهی منی تۆ بۆت نییە لەگەڵ کەسێ ئەوانە ئەوە بووە بڵێ ئەوانە بووە بەڵام مەبەستم ئەوەیە کە زۆر بەڕاستی جێگای داخە هەر یەک کچیش یەک ژنیش لە هەر کوێیەک ئەگەر بکوژێ کارەساتێکی گەورەیە گرنگەوە نییە تێعدادیان چۆنە بەڵام کاک محێبا من شتێتیش بڵێم ئەوژۆیە لەم ڕۆژانە باسی خۆکوشتن لە ئێران کرا و خۆکوشتن ئاماری خۆکوشتن لە ئێران و لە وڵاتانی دەوروبەر و لە دنیا ئامارەکە ئەڵێ ژمارەی ڕێژەی خۆکوشتنی ژنان لە ئێران زۆرترین ڕێژەیە لە چاو وڵاتانی ناوچەکە و لە چاو زۆر وڵاتی تریش ئەمە معنای ئەمەش دەریەخا کە ژنەکان لە چ بارودۆخێکی سەختان ئێمە نازانین ئەو ژنانەی کە خۆیان کوشتووە یا بەداخەوە لە داهاتووە خۆیانە کوژن ئەم ژنانن ڕێک وەکو ئەو فایزەی چی بوون چی نییە ئەوەی کە هێنەکەی شۆرەتەکەیم لە بیرەوە چوو ئەوە کە باوکی سووتانیەتی کە ئەوە باستان کرد ینی ئێمە نازانین کە چەندە لەمانە بەڕاستی خەریک بوو بیکوژن کە چوو خۆی کوشت یان خۆکوشتن نییە ئەو خۆکوشتنی کسان و ژنانە کوشتویانە بەڵام بەناوی خۆکوشتن داویانە لە قەڵەم یعنی کچێک بنزینیان کردووە بەسەریا ئاگریان تێبەرداوە لێگەڕاون جوان بسووتێ دوای هاواريان بەرزەوە بوو ئەی هاوار کچەکەمان خۆی سووتاندووە خۆ کێ چێتە ماڵەوە بزانێت کە کێ کردوێتیان بۆیە ینی بەداخەوە ئەمە دیاردەیەکی زۆر خراپە من دووبارەیە کەمەوەکە نابێ هەموو جارێک کە ژنێکە کوژێت تونند و تیژیەکە کوژێت تەنها هجووم بکرێتە سەر کۆماری ئیسلامی ئێران و بڵێکەوە خەتای ڕژیمە ئەگەر ئەوە نەبینی کە لە ناو کۆمەلگا دیاردەی دژمنایەتی دژایەتی ژن و سیستمی پیاوسالاری لە ناو کۆمەلگا کارەکە و ئەبێ بەرەنگاری بوەستیتەوە و کاری لەسەر بکەی زەحمەتی بۆ پێشی وشیاری ببێتە ناو کۆمەلگاوە بۆ ئەوەم دیاردە یان بە تەواوی لە بینچێ زۆر لاواز بێ ئەوە ئادرسی غەڵەتەدا بەو کەسانەی کە خەریکن چالاکن بڵێ کاک ئەحمەد پێش دۆ بچمە سەر بابەتەکەی تر هەر لەسەر ئەمە پێم خۆشە ئەو پرسیارە بکەم بۆ خۆشتان ئاماژەتان پێ کرد کە بەشێک لە هەڵسوڕاوانی ژنان لە سنە ئەو ڕووداوەیان شەرمەزار کردو و اعترازیان کردو چوونەتە بەر دادگا بەڵام ئەگەر چاو لە مەسایلی تری کۆمەڵایەتیەکەی تمشاکەی حرەکەتەکە زۆر لایەنەکانی تری شێنێتە سەرخەت چۆن بڵێم لەسەر زۆر بابەتی تر ژینکە پارێزان ئەوانەی مافی مناڵ کرێکاری زۆر هەڵسوڕاوی تریش دێن پێکەوە دژ بە مەسەلەن بڵێ مەسەلەیەکی تایبەت پێکەوە ئاعترازەکان شتەکەکەن بە شتێکی کۆمەڵایەتی بەڵام لە مەوەردی مەسەلەی ژنانەوە ئەو شتە کۆمەڵایەتی کەمتر بەرچاوەکەی و بۆ یەکیش من لە ئەوڵەوە ئیشارەم پێکرد کە کوردستان ئینسان ئینتزاری ئەوە بوو لەوە زیاتر حرەکەتێکی کۆمەڵایەتی ڕووبدا دژ بە ئەو ڕووداوانەی کە بەرامبەر بە ژنان و کسانی گەنج ئەکرێت دروستە منیش پێم وایە زانی هۆکارەکەی ئەوەیە کە ئەم یعنی ئالێرا معلومەکەوێت کە ئینسان چەند لێ لێبڕاوانە لە شتێک دیفاعکات تۆ ئەگەر لێبڕاوانە لە مافی ژنان پارێزگاری کرد لە مافی ژنان ئەبێ چاوەڕوانی ئەوەش بی کە لەم ناولۆلاوە بڵێن جا بە تۆچی ئەوە باوکی خۆیەتی تۆ چوزانی کسەکە کاری خراپی کردووە هەزار کاری خراپی کردووە نازانم لەگەڵ کوڕێکا ڕۆیوە چی کردووە دەبێ خۆت ئامادە بکەی بۆ ئەوە کە بڵێ نەخێر من ئەگە کاری خراپیشی کردبێ ئەوەی کە تۆ پێڵی خراپ جارێکە خۆشەویستی کردبێ من پێم کاری خراپ نییە بەڵام ئەگە کاری خراپیشی کردبێ نەسزای ئەعدامە نەسزایەوەی وای لێ بکەن و ئەوە وانییە کە باوکی بتوانێت ئەو کارە بکە بەداخەوە ئەمە ئەو بەشەیەتی کە بزوتنەوەکان ناتوانن لە شتێکە یەک بگرنەوە
ئەگەر ئەو کچە ئیعدام بکرایە لەوانە بوو بە لەبەر ئیعدامەکەی زیاتر لەم لاولۆلا دەنگ بەرز بۆیەتەوە. بەڵام چونکو باسی ئەوە هەیە باسی ناموسی هەیە هەندێک کەس سەڵەکەن لەوە کە بێنە پێشەوە. ئەمە زۆر زۆر گرینگە کە بوەستی ئەگەر کچێک ڕۆیوەتە دەرەوە لەگەڵ کابرایەک چووەتە دەرەوە بە پێچەوانەی خواستی باوکی دایکی نازام چی ئەوەشی کاری کردووە ئەبێ بوەستی بڵێ کەەوە ئینسانێکە هیچ کەس بۆی نییە هیچ کەس بۆی نییە بیکوژێ و دەبێ لەوە دیفاع بکەیت. بەڵام کە دیفاعت کرد کەسانێک لە دەرەوە پەیدا بن نەک کەسی ڕژیم و سەر بە ڕژیمەوانە کەسانێک پەیدا بن دەڵێ مەبەستت چییە کاری خراپی کردووە بۆیە وەگە وایە کوڕێک مناڵێک ینی کوڕیا کەس ئەگە کارێکی خراپی لە ناو ماڵا کردووە باوکی لێدا و کە لێدا بڵێ جا دەستی خۆش بێت چونکو کاری خراپی کردوێت لە حاڵەکە لێدان لە مناڵ لە وڵاتە مەسەلەن بۆ نمونە لێدان قەدەغەیە یعنی تۆ ئەگەر دراوسەکەت بینی لە منداڵەکەیدا بۆت هەیە تەلەفۆنکەی بۆ پۆلیس بڵێ دراوسەکەی من داوێتی لە مناڵەکەی ئەگەر لە لای ئێمەش قبوڵی بکەیت کە بۆت نییە لە مناڵەکە بدەیت بۆت نییە یعنی ئەوە تۆ حەقی ئەوە نییە لێی بدەیت ئەگەر ئەوەت سەلماند وشتی تریشت سەلماند ئەچیتە سەر مەسلەی ژن پیا و بۆی نییە با لە ژنەکەی بۆی نییە هیچ تونندوتیژیە بەرامبەر بە ژنەکەی بکە ئەمە نییە کە بڵێ ژنی خۆمە چی ژنی خۆتە یخۆ وەک عرضم کردی خۆ تەلیفۆنەکەی خۆت نییە کەیفی خۆتە تۆ تەلیفۆنەکەت بیدە بە عەرزا بیشکێنە هەرچێکی لەیەکەی کەیفی خۆتە بەڵام بۆ ژن بۆ کەس تۆ لەگەڵ ئینسانێ بەرەو ڕووی و ئەمە ئەگەڕێتەوە بۆ دواوە بۆ ئەوەی کە هیچ مافێ بۆ ئینسانبوونی ئەو تاکە کەسە دانەنراوە وەکووا چاوی لێ ناکەن بەداخەوە بزوتنەوەکانی تریژ ئەترسن لەبەرەوە کۆمەلگا چۆن کاردانەوەی ببێ و من پێم وایە پێشکەوتن بەواکرێ کە هێندێک شت هەیە لە کۆمەلگا کە بڤەیە لەم شتە بڤانە لای بدەیت حەز ناکەم قسەکان دوور و درێژ بێتەوە دەنا من لە جێگایەکی تریش جێڕاومەتەوە کە مامۆستا شایزەدین یادی بەخێر ساڵی تقریبا نزیکەی 6 ساڵ لەمەوبەر زیاد ئەرێوەڵان نزیکەی 6 ساڵ 65 ساڵ لەمەوبەر لە دیەکی ناوچەی بۆکان کچێکە ڕەدوو کەوتبوو کچەکەیان بردبوو لە دەیەکەوە بۆ دەیەکی تر کچەکە مەلای دێکە ئەو دەی دووەمە بۆی مارە کردبوو لەسەر ئەوە بوو بە کێشەیەک و کۆبوونەوەی مەلایان کرا لە دێکە باوکی کچەکە لە غیابی کچەکەیە کچەکەی مارە کردبوو لە کوڕێکە خۆی پێی خۆش بوو کە کچەکە لەوێژ نەبوو باشە کچەکە ڕای کردبوو دوای ڕاکردنی کچەکە باوکی دابووی بەشوو یعنی مارەی کردبوو مامۆستا شایزەدین و عدەیەک مەلای گەورە لەوێ کۆبوونەوە و یادی بەخێر مامۆستا زۆر بە هەیجانە دەیگەڕاوە دەیگوتمانە ئەسڵ بەر ئەوەیە هەنها ئەزار ئیستدلالی ئیسلامیشیان بۆ کردبوو ئەسڵ بەر ئەوەیە کە کچەکە ڕازی بێ مادام کچەکە بەمە ڕازی نییە کە باوکی کردوێتی بەوە ڕازیەتی کە خۆی لەگەڵ ئەو کوڕە بووە ئێمە ئەو ئیزدواجەی ئەو عەقدەی ئەو دەیترمانە قبوڵە کە کچەکە خۆی کردوێتی جا دەیگەڕاوە مامۆستا دەیکوت ئێمە ئەومان هەڵوەشاندەوە ئەو عەقدەیەمان هەڵوەشاندەوە کە باوکی کردبووی دەزانی ئەمە هەر ئەوە گێڕانەوەیکی سادە نییە ئەمە جورئەتێکی ئەوێ کە مەلایەک لە هەلومەرجی 65 ساڵ لەمەوبەر لە موکریان جورئەتی ئەوەی بووە بەرامبەر بە کۆمەلگاکە بەرامبەر بە ئاغاواتەکە لە دێکانە و خەڵکەکە وەستاون ئیستدلالیان کردە وتیانە قبوڵمانە یاخر چۆن ئەکرێ ساڵی 2021 ئەمە لە کسێک قبوڵ نەکەین کە لە ژنێک قبوڵ نەکەین کە ئەم پیاوم خۆش ناوێ لەم جیابمەوە یاسن هەر لە سەرەتاوە شووی پێ ناکەم ئەچم من بە هاوسەری یەکێکە خۆشم دەوێت ینی مەبەستم ئەوەیە کە لە کاری کۆمەڵایەتیە جورئەتکردن و وەستانەوە بەوەی کە پێی دەڵێن باو ئیسلاحێکی کوردی خۆشەیە دەڵێت دژە باو ئەوە گرنگەکە دۆجاری وایە دژە باو بوەستیتەوە و ئەوانەی بەشێکی زۆری لە نەزانی ئەوانەی کە دیفاعەکەن لەو دیاردە دواکەوتویانە بەڵام بەشێکیشی ئەوەیە ئەی کاری ئینسانی پێشڕە و چییە ئەگەر تۆ نەیکەی ئەگەر دش بەوە نەوەستیتەوە دەی ئەخر هەرە چێتە پێشەوە نەفەری 2 3 و 4 بە دوایە دێت زۆر سپاس کاک ئەحمەد لەم بابەتەوە ئەڵبەتە ئێمە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە زۆر لەسەر مەوزوعە قسەمان کردووە
هەر ڕۆژی جمعە من لە بەرنامەی ڕاستەوخۆدا میوانداری کاکیۆسفی ئەردەڵانم کرد لەسەر مەوزوعش دیسان قسەمان کرد و زۆر سپاس بۆ ئەو باسە پێم خۆشە بچینە سەر بابەتی سێهەممان. بابەتی سێهەممان مربوطە بە ئەو گژی و ئاڵۆزیانەی وا ئێستا لە بینی ئێران و ئازەربایجانە لە ئارادایە خەریکە ببێ بە شەڕێکە لەوێ کۆم دیسان مناڵی خەڵک بە کوش بدرێت و منتەقە خەڵک ئاوارە بێت و پێم خۆشە لەسەر بابەتەش قسە بکەین. ئەگەری ئەو شەڕە لە چ ئاسێکایە کاک ئەحمەد، ئایا ئینسانە بێ نیگەران ببێ کەشتێکی وا ڕوو بدات؟ من پێم وانە بێ شەڕ بێ، نەخێر پێم وانەوێت لە بینی ئێران و ئازەربایجانە شەڕ ببێ، چونکو ئەم شەڕە شەڕێک نابێت کە لەو نەوعی کە لە بینی ئازەربایجان و ئەرمەنستانە بوو یا لە نەوعی شەڕەکانی تر کە وەختی خۆی لە بینی ئێران و عێراقا بووە و ئەوانە وانە ئەم شەڕە من پێم وان نابێ بە شەڕ، بەڵام کێشەکان هەیە، ئێران زۆر تووڕەیە و هۆکاری ئەوەیشی کە نابێ بە شەڕ ئەوەیە کە بکەرانی سەرەکی ئەم ناوە ئێرانە و تورکیەیە و رووسیە، تەمان لەگە هەمویان مهمتر رووسیە تحملی ناکە، قبوڵی ناکە لەسەر سنووری خۆی لە پەنای گوێی خۆی شەڕێکی ئاوا بکرێ و کە نازانێ ئاکامەکەی بەرەوکوێگا و تەمان تورکیەش کە ئێستا تورکیە وڵاتێکی سەیرە، هەم وڵاتێکی سەر بە ناتۆی ئەندامی ناتۆیە، هەم دۆستی زۆر نزیکی پوتین و رووسیەیە. من پێم وایە ناکرێت، بەڵام لەلایەکی تریشەوە کێشەکە لەوەدایە ئێران کەوتوتە ناو بنبەستێکەوە، ئەمیژەوەیە کە ئێران ئێستا لەلایەن ئیسرائیلەوە تقریبەن گەمارۆ دراوە. وەختی گوا بوو کە ئیسرائیل زۆر دوور بوو لە ئێران و ئێران ئەوە بۆ هەر قسەیە کردو کە بێ ئیسرائیل لە بین بچێ و نابود بێت و نەزانم چی بێەوەوانە. ئێستا وای لێ هاتووە کە ئیسرائیل نابود نەبووە هیچ، لە وڵاتانی عەرەبی کەنداوە بگرە ئیسرائیل هەیە هەتاوەکوونێ پەناگوێی خۆی لە ئازەربایجان. ئیسرائیل ئەوە چێ بۆ 30 ساڵ کە پەیوەندیەکی نزیکی هەیە لەگەڵ ئازەربایجان و ئیسرائیل وانە خۆت هین بنێرێ، سەرباز بنێرێ و لەشکر بنێرێ بۆ ئازەربایجان دیفاعی لێ بکە، بەڵام کە لەگەڵ وڵاتێکە ئەو پەیوەندیە خۆش و نزیکەی بوو، تەبعەن یەکێ لەو شتانە کە ئیکە هاوکاری زانیاریە و ینی زانیاری و شتی نهێنی هەم لەسەر ئێران دروستەکە و هەمیش ئەی خاتە ینی کارتێکردنی ناو ئێران ئەبێ. من سریاڵێکم بینی کە لە تەلەڤیزیۆنی فەرەنسا دروستی کردبوو، لەم سریاڵە باسێکە کاکە دەستگای جاسووسی وڵاتانی ڕۆژاوا چۆن کارەکەن، بە تایبەت ئەوی فەرەنسا لە پەیوەندی لەگەڵ CIA و لەگەڵ ڕێکخراوەکەی لە رووسیا و لە وڵاتانی تر، یەکێک لە بەشەکانی ینی دووسێ بەشی لەسەر ئێرانە و لەوێ نیشانیەدا کە ئێران ئیسرائیل چۆن چووە ناو سیستەمی پیتاندنی یۆرانیۆمی ئێران و ئەو وەبزام ستاسنکس بوو ئەو ڤیرروسەی خستە ناو سیستمەکەەوە و لەوێ بە فیلم دەیبینین. تەمان فیلمە بەڵام وانە کە ینی شتێکی لەو نەوع بووە کە چۆن بە فێڵێک لە سیستمێکا کە گرێدراوی ئینتەرنێتیش نەبوو، بە USB-ێکی زۆر چکولە ڤایرۆسەکان خستە ناو یەکێ لە کامپیوتەرەکانی دەستگایەک لە ئازەربایجان کە هاریکاری زۆر نزیکی بوو لەگەڵ ئێران و لەو ڕێگاوە چووە ناو سیستمەکەی ئێرانەوە و لی تێکدان. ینی مەبەستمەوەیە کە ئیسرائیل بە پێچەوانەی ئەوەی کە ینی شەڕەکە شەڕ هەیە، ئێستا شەڕ هەیە، بەڵام شەڕەکە شەڕی جەبهە نییە، شەڕ نییە بە فڕۆکە بکرێ. شەڕ ئەوە تا کوشتنی وەخۆیان دەڵێن دانیشمەندی ئەتۆمیە، سووتاندنی شوێنەکانیانە، تێکدانی شوێنەکانیانە. و ئەمجار لە بەرنمەیەک لەم ڕۆژانە لە BBC بڵاو بووەوە، ژیاری گوڵ دروستی کردووە کە بە وردی ئەچێتە ناو ئەوە کە ئیسرائیل چۆن توانیوێتی جاسوس دروستکە لە ناو ئێرانە و لە ناو سیستمی دەستگا ئەمنیەتیەکانی ئێراندا. لەوەها هەلومەرجێکایە کە ئێران زۆر دەترسێ، خەڵک ناڕازیە
ڕێیس جمهوریە کاتوەتە سەرکار کە قاتڵی هەزاران زیندانی سیاسیە، گەمارۆی ئابووری کراوە، بارودۆخی ئابووری زۆر خراپە، خەڵکێکی زۆر گیانیان لەدەستداوە بە بۆنەی کۆڕۆناوە و لە وەها بارودۆخێکە کە ئەفغانستانیش ڕووخا تالەبان هاتووەتە سەرکار، لە وەها بارودۆخێکە ئێران زۆر زۆر دەترسێ کە ئازەربایجان لە ئازەربایجانیشەوە بتوانن ینی کار بکەنە سەر ئێران و بۆ ئەوەی کە بتوانێ هێندێک سەرنج لە جێگای تر ڕابکێشێ هەستی ناسیۆنالیستی خەڵک زین و بکاتەوە و بڵێکە ئەوە ئێران دەکەوێتە مەترسیەوە، چونکو بخۆتان دەزانن لە ئازەربایجان بزوتنەوەی دەستی پێ کردووە کە بە ئازەربایجانی ئەوڵێ ئازەربایجانی شمالی و ئازەربایجانی جنوبی بەهی ئێران هەرچەند ئەو ناسیۆنالیسمە بەو تونوتیژێژ نییە، چونکو ئازەریەکان لە ئێران لە ناو دەسەڵاتان و شێعان و جۆرێکی تر بەرحاڵ هەرچۆنێ بێ ئێران کەوتووەتە بارودۆخێکی ئاواوە و تەنانەت من پێم وایە هێندێک کاردانەوەی سووریەیشی هەیە کە لە سووریە ئێران وەختێ لاوازەوێت ناتوانێت شتەکانی خۆی بباتە پێشەوە لەم لاوەیکە سیرتر لەم مەسئلەی ئازەربایجانە ئەو مانۆڕی نظامیە بوو کە پاکستان و ئازەربایجان و تورکیە کردیان. هاتنی پاکستان زۆر زۆر سەرنجڕاکێش بوو، لەبەرەوە پاکستان یەکەم وڵاتێکە کە بخۆی ئەڵێ وڵاتێکی مسلمان و ئیسلامیم، دووهەم وڵاتێکە کە ئەتۆمی هەیە، بۆمبی ئەتۆمی هەیە، سێهەم وڵاتێکە کە پەیوەندیەکی وای لەگەڵ ئیسرائیلا نییە. بەڵام کێیە پاکستان؟ پاکستان ئەوەیە کە لەگەڵ عەرەبستان زۆر زۆر نزیکن و هەروەها پاکستان بوو لە پشت ڕووخانی دەوڵەتی ئەفغانستان و هاتنە سەرکانی تالبان. یعنی ئێران لەلایەنی ئەفغانستانیشەوە پاکستانەوە خۆی پاکستانە، بەڵام لەلایەن ئەفغانستانیشەوە کەوتوتە ژێر فشار. ئەگەر هەموو ئەمانە بەلایەکەوە دابنەی من پێم وایە ئەیانەوێ قەیرانێ دروست بکەن بۆ ئەوە کە ڕووسیە کارێکی وا بکە کە فشار بێرێ بە دەوروبەر کە هێندێک شت لە ئێران قبولکەن، فشار لەسەر ئێران کەمتر بکەنەوە و ئێران لەو مەترسیە کە ڕووخان و تێکچوونی شیرازەکەیەتی لەوە دوور بکەوێتەوە. ئەگەر ئاوا سەیری مەسەلەکە بکەین لێمان حاڵیەوە دەنا من پێم وانە شەڕ ببێ، شەڕ نابێ، چونکو نە ئێران ئەو شەڕی پێخۆشە بکرێ و نە ئازەربایجان دەرەقەتی ئەو شەڕە دێ. ئەمجار تورکیە هەروە ناوەستێ لەوێەوە و وڵاتانی تریش تێکەڵە بن و بە قازانجی هیچ لایەک نییە. من باوەڕم بەوە نییە کە شەڕ بوێ. ئێوە ئاماژەتان بە چەند نوکتە کرد بە نظری من چەند باس کرد کە جێگەی سەرنجە. ئەتوانین ئەمە لە چوارچێوەی هاوسەنگی هێز لە ناوچەدا بگونجێنین؟ هەم تورکیە بەنوعێوێ هاوسەنگی خۆی وەکو زلهێزی ناوچە بناسێنێ، لە لایەکی تریشەوە مەسەلەی پاکستان دیسان هاتوتە پێشەوە. پاکستان هەم چەکی ئەتۆمی هەیە، هەم ئەوەیش یارمەتی ئەفغانستانیدا و ئەوێ تقریبان ئەویش نەخشێکی وا لەو ناوچەوە بنوێنێت. لە لایەکی تریشەوە مەسەلەی تورکیە و ئێران و پەیوەندی عەرەبستان و تەبعەن ئەو جۆرە بە خۆشتان ئاماژەتان پێکرد. مەسەلەکە هاوسەنگی هێز نییە، یەکێک لەم لایەنانە نین کە یانەوێ پیشان بدەن کە ئەوانن زلهێزی ئەو ناوچە. ئەوە چەنە ئەتوانێت تەئسیری بێت؟ تەبعەن یارمەتیش لە وڵاتانی زلهێزی وەکو ڕووسیە و شتی وای شوێرە گرنتانداێکی شاید ئێران ئەمریکا لە دوورەوە هەر تاسیری ببێ. ئەوە چەنێ لە واقعیت نزیکە کاک ئەحمەد؟ دەزانی یەکشت دەبێت بەبیر بێنینەوە ئەوژەوەی ساڵی 2015 کە بەرجام پەسەند کریا دۆسیە ئەتۆمی ئێران و ئێرانیان قبول کرد و هێندە لە گەمارەکان لاچوو لەسەر ئێران و ئەوانە لە ڕاستیدا ئیمزاکردنی ئەو یا پەسەندکردنی ئەو ڕێکەوتنە معنای ئەوە بوو کە ئێرانیان وەکو دەسەڵاتێکی سیاسی لە ناوچەکەدا قبول کرد، قبولیان کرد کە ئەمە دەسەڵاتە توانایی هەیە و ئێمە بەڕسمی دەناسین. وردە وردە بەهاتنی ترامپ ئەمە هەڵوەشاوتەوە. ئێستا ئێران بەو بارودۆخۆ کە عەرزم کردی کێشەی ئابووری و سیاسی و فڵان و ئەوانە، ئێستا ئێران لەوە ئەترسێکە ئەم لاوازبوونە وای لێ بکە کە هەم ڕۆڵی ئەو ڕۆڵەی نەمێنێ لە ناوچەکەدا و هەم ئەوەیشی کە ئەترسێ لە داهاتووی خۆی بەرەو ڕووخان بچێ. بۆیە
کەوتونەتە کرانەوەی هێندە دەرگا بۆ نمونە دەرگای گفتوگویان لەگەڵ عەرەبستان کردووەتەوە لە ڕێگای عێراقەوە لە بەغا چەندین جاردانیشتن و کۆبوونەوەیان کرد و ئێستا زۆر زۆر نەرم بوونەتەوە ئێران بەرامبەر بە عەرەبستان و عەرەبستانیش بەرامبەر بە ئێران جا عەرەبستان هەر ئەوە نییە هەر خۆی نییە وەک عەرزم کردین لەگەڵ پاکستانیش لەگەڵ ئەفغانستانیش و لەگەڵ وڵاتانی تریشە پەیوەندی هەیە و ئەمە توانێت کارتێکردنی بوێ مادام عەرەبستان بیەوێ لە ئاشت بێتەوە لەگەڵ ئێران و دەسەڵاتی ئێران قبول کات طبعا ئەمە معناوە کە ئێرانیش دەسەڵاتی ئەوان لەولا قبول ئەکات ئەمە سەقامگیریەک دروستەکات و باڵانسێ دروستەکە کە ئێران زۆری پێخۆشە بەڵام زۆری پێخۆشە لەبەرەوە لە بارودۆخێکی قەیراناویایە دەنا حەزیە کرد شتی وا ڕوو نەدا حەزیە کرد کە تالبان نەگەڕێتەوە بۆ ئەفغانستان و ئەم مانۆڕە نەکرێت لە بینی پاکستان و ئازەربایجان و تورکی و ئەوانە بۆیە ئێران لە ڕووی ناچاریەوە خەریکەم کاراکە بەڵام گرێکە لەوەدایەکە کەسێک بووە بە وەزیری دەرەوە و کەسانێک ئێستا سیاسەتی دەرەوە دەگێڕن کە لەوە ناچێکە هەست بکەن بە ناسکبوونی بارودۆخەکە و بتوانن هەموو لایەنەکانی هەڵسەنگێن و بە وشیاری تەواوە بچنە پێشەوە لە بارودۆخەکە بەڵام ئیتر سیاست هەموو شتێکی بۆ هەیە وەختی خۆی من لە بیرمەگەر لەگەڵ سەدام حوسێن شار ڕێککەوتن ئێمە هەمومان داسڵەکەین هیچ کەس پێیوانە بوو کە کتوپڕ سەدام حوسێن لە سەر کۆمارێکی دڕی نازانم خراپی فلانەوە نۆکەری بێگانەوە ئەبێ بە جەنابی ئاغای سەدام حوسێن ڕێز جمهوری عێراق لە رادیۆ تەلەڤیزیۆنی ئێرانەوە باسییان کرد بۆیە هیچ بە دووری نازانم کە شتێکی ئەوەش ڕوو بدات کە ئێستا محەممەد بن سەلمان کە ئەویش وەکو بکوژ دیارە وەکو ئەم وەکو ئەم ڕئیسی ئەو ژوای لێبێ کە جەنابی محەممەد بن سەلمان تەشریفی هێنایە کەسێک چوو تەشریفی چوو بۆ لایە و ینی بە دووری نازانم بەڵام بە هەرحاڵ بارودۆخەکە زۆر زۆر ئاڵۆزە زۆر هەستیارە و بەشێکیشی ئەبێ ئەگەر تۆزێ زوومی کامێراکەمان ببینە دوورترەوە بەشێکیشی دێتە سەر پەیوەندیەکانی نێوان رووسیا و ئێران ببوورە رووسیا و ئەمریکا و تەنانەت بینی ئەمریکا و چین کە چین وردە هاتووەتە پێشەوە و بەتایبەت لە ئەفغانستان چین زۆر حەزەکە بێتە پێشترەوە لەگەڵ ئێرانیش ئەوە نێوانی ئاوا خۆش کردووە بۆیە ینی زۆر شتیتر لە ئارادایە ئەمە ئێران بە هەرحاڵ تووشی گێژاوەیەک بووە و هیچ کەس چاوەڕوانی ئەوەی نەدەکرد کە ئەو قسە توندانە لە بینی بەرپرسانی ئێران و هەرچەند ئێران و ئازربایجان هەرچەند ناڕاستەوخۆ لە ڕێگای تویتێر و لە ڕێگای نازانم گوتەبێژی وەزارەتەکانەوە بکرێت. بەڵێ کاک ئەحمەدجان کاتمان نەماوە زۆر سپاس بۆ بەشداری لەو بەرنامە هیوادارم بتوانین لە داهاتووشە لە خزمەت تابین بۆ ئەوەی کە لە قسەکان و لە بیر و بەچوونەکانت کەڵخوەرگرین. زۆر زۆر سپاس ڕۆژێکی خۆش. زۆر سپاس. نەرانی خۆشەویستی بەرنامەی دیالۆگ بەم جۆرە هاتینە کۆتایی ئەو بەرنمەیە هەتا دیالۆگێکی تر ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ باوەت خوازم.